ئەو کاتتان باش هاوڕێیان، هیوادارم هەمووتان ساغ و سەلامەت بن. تۆزێک ڕادەوەستین تا هاوڕێیان کۆ دەبنەوە ئەمڕۆکە لەسەر بابەتێکی سەرنج ڕاکێش قسە دەکەین. هیتر چی بڵێن، ناچارین بڵێین سەرنج ڕاکێش. هاوڕێیانم کاتتان باش، هاوڕێیەک بۆم بنووسێ کە دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە. هاوڕێیەک بۆم بنووسێ ئایا دەنگ ڕەنگ هەموو شتێک باشە یان نە. هەر بژیت زۆر زۆر سپاس کاک ڕزگار سەعید، زۆر بەخێر بێ کاک ڕزگار. هاوڕێیان هەمووتان باشن؟ تۆزێک باش، هەموو شتێک باشە، زۆر چەکم، هەموو شتێک باشە، زۆر بەخێر بێ سەر هەردوو چاوم. ئەرێ هاوڕێیان، بەڕاستی من لە سیاسەتدا گەلێک جار هۆقەبازی و فێڵبازی و چەنەبازی و ئیتر تەلەکەبازیم بینیوە، بەڵام ئێوە لە مێژووی خۆتاندا لە سیاسەتدا شتێکتان بینیوە وەکو ئیسلامیە سیاسیەکان بەگشتی؟ یعنی زۆر سەیرە. هەمووتان دەزانن چۆن ئەحمەد شەرع هاتە دیمەشق، وەچێ هینایە دیمەشق؟ جیهادیە ئیخوانیەکان و جیهادیە بیانیەکان. ئەمانە کاتێ لە ئیدلیب بوون چیان دەگوت، یعنی ئەحمەد شەرع بە تایبەتی لە ئیدلیب بوو چی دەگوت؟ دەیگوت دوای سووریا هەمومان بەیەکەوە دەپەڕینەوە قودس. ئێستاکە لەو ئەوەیەوانە لەو پۆستەی تۆماس باراک چی نووسراوە بزانە؟ ئەڵێ لە کاتی سەردانەکەی شەرع بۆ واشنگتۆن، شەرع پەیمانی داوە لە دژی داعش IRGC یعنی سوپای قودس، حەماس و حیزب الله شەڕ بکە. ئەمە بۆچی گرنگە؟ بۆ ئەوە گرنگە کە ببینین، بزانین کە شەرع 1001 تەقلە داوێ لە بەرامبەر دۆناڵد ترامپ بۆ ئەوەی ڕێککەوتنێکی بۆ بکە لەگەڵ ئیسرائیل. ئەمەیان وایە وانە؟ بەڵام تەماشای لایەنەکەی دیکە بکە دوای ئەم گوتارەی شەرع کە لە واشنگتۆن گوتی و تۆماس باراک لەبەرەوەی دیپلۆمات نییە، لە سیاست زۆر نازانێ و هەموو شتەکانمان بۆ باز دەکا. بەڕاستی تۆماس باراک زۆر یارمەتیمان ئەدا کە ئێمە هەموو شتێک بزانین. ئەو کەسە زۆر خۆشە، هیوادارم زوو لای نەبن، چونکە بەڕاستی کەسێکی دیپلۆمات وەها شت ئاشکرا ناکە. ئیتر ئەمەیان بە لەلایەک دابنێن. دوای ئەو لە دوانەی تۆماس باراک تەماشا بکەن چی ڕوویدا. با ئێستا شتێکی دیکەتان لە بۆ بێنمە سەر شاشە، یەک دەقە چاوەڕێ بکەن. کامیان ئەمە بوو بزانم ئەمە تەماشاکە. لە دوای ئەوە ئیتر کەسێک هەیە بە ناوی وەزیری سەقافی، واتە وەزیری کولتوری سووریا. ئەمە کەسێکی حتا وەکو بڵێ کەسێکی بێ پرەنسیپە و کەسێکی نزیکی قەتەرە، نزیکی تورکیاشە. ئیتر ئەم کەسە کە وەکوتم پۆستی وەزیری کولتوری هەیە، ئەمە ئیتر بە پێی یعنی بڕیار بوو لە 13 نۆڤەمبەر، یعنی 2 ڕۆژ بەر لە ئێستا دەکاوەنیا، بڕیار بوو لە 13 نۆڤێمبەر لە حەلب ئاهەنگێک ساز بکە، میهرەجانی ئەڵئەقسا، تۆفان ئەڵئەقسا ساز بکە. بەڵام لە دوای ئەمە چی هات؟ ئەگەر تەماشای کۆی هەواڵەکە بکەین، لە دوای ئەمەدا تەماشا دەکەین، تەماشاکە چ هاتووە؟ با لە بۆتان
بخوێنمەوە. ألغت وزارة الثقافية السورية حفلة موسيقية في الحلب كان يحمل الاسم الطوفان الأقصى بعد تهديدات وجهت الحكومة السورية قبل إعلام الإسرائيلي أدي كوهن. أدي كوهن إيتر تسالاكوانيكا إسرائيلية وزمانی عربی زۆر باش دەزانی، زۆر تعقیبی سووریا و چاپەمەنیە عەرەبیەکان دەکا. ئەدی کۆهین ئەو کاتە تویتێکی کرد بە بیرم دێ ئیتر دو سێ ڕۆژ بەر لە 13 مانگ یعنی 3-4 ڕۆژ بەر لە ئێستا تویتێکی کرد گوتی تەماشاکان لەلایەک ئەحمەد شەرع و حکوومەتی نوێی سووریا داوای ڕێککەوتنمان لەگەڵ دەکەن، لەلایەکی دیکە میهرەجانی الأقصى لە حەلەب ساز دەکەن. الأقصى ئەو گروپەیە کە دەیوێ سەر لە نوێ جوولەکەکان هۆلۆکۆست بکاتەوە. ئەما بە هیچ شێوەیە قبول ناکەین هەتا ڕۆژی هەینی مۆڵەتیان پێدەدا. لە دوای ئەوە تەماشامان کرد ئەم هەواڵەهات کە لێرە دەبینی تێگەی ئیتر ئەڵێتن ألغت وزارة الثقافية السورية حفلة موسيقية في الحلب كان يحمل الاسم طوفان الأقصى. يعني إيتر وزارتي روشنبيري وزارتي كلتوري سوريا أمي إيتر لغو کردەوە واتە ئیتر ئەو ناکەن ئەو جۆرە بەڕاستی مەناکەن. یعنی بزانە ئەتۆ لەلایەک ئەچیە لای دۆناڵد ترامپ تەقلە داوی بۆ ئەوەی لە دژی پەیام لە ڕێگەی دۆناڵد ترامپ بدێ ئیسرائیل کە پێی بڵێ من ئامادەم شەڕی حەماس بکەم، شەڕی حیزبوڵاشت بۆ دەکەم، شەڕی ئێرانیشت بۆ دەکەم، بەڵام ئەتۆش لەگەڵ ئیسرائیل ئاشتمکەوە. لە پەنای ئەوە وەزیرەکەت چ دەکا؟ وەزیرەکەت ئەم کارە دەکا و دوای ئەوەی چالاکوانێکی ئیسرائیلی ئەو لێدوانەدا ئەو تویتەدا ئەدی کۆهن ئیتر ئەتۆبێی ئەم جارە بە بڕیارێکی حکومی ئەو میهرەجانە ئیتر لە غوب بکەیەوە بەتاڵ بکەیەوە نەیکەی. ئەبینن ئەمە چ کارە ساتێکە. بەڕاستی لە دنیادا شتیوام جاری یەکەمە من بەخۆم شتیوا دەبینم. ڕاستە لە سیاسەتدا درۆکردن، مناوەڕەکردن، ئەملاو ئەولاکردن هەر هەبووە، بەڵام بەو شێوەیە من بەخۆم بەڕاستی لە دنیادا نەمبینیوە. یعنی پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەمانەی کە تۆزێک ئەوەیان هەیە، تۆزێک عەقلیان تۆزێک کار دەکا، هیچ لەمە ناپرسنەوە، هیچ لەمە ناپێچنەوە، یان ئەمە ئاسایی دەبینن. پرسیارە سەرچیەکە لێرەدایە. ئیتر هیوادارم کاک ڕزگار سەعید ئێوە بۆ ناتوانن بە پیتی سۆرانی بنووسن. هاوڕێیانی باشوور و ڕۆژهەڵاتیش کاتێک بە پیتی لاتینی دەنووسن بە هەڵە دەنووسن، جا ئەمەش کێشە دەبێت لە بۆ خوێندنەوە. خۆ لەسەر هەموو مۆبایلێکیش تەنانەت ئەگەر لەسەر مۆبایلیش بێ ئەتوانی پیتی کوردی داخیلکەی، کیبۆردی کوردی هەیە ئەتوانی داخیلکەی. بەڕاستی زەحمەتە بتوانم هەموو شتەکان بخوێنمەوە، دەست خۆش بێ بۆ کۆمنتانێک کە دەینووسی، بەڵام هەندێک ئەگەر پرسیار بن زەحمەتی دەبینم لە خوێندنەوەی، ئەگەر وەکو کۆمنتیش بن بەسەر چاو هەر بژی. ئیتر ئەمە لەلایەک لە لایەکی دیکە ئیتر هەندێک زانیاریم بۆ هات لە هاوڕێیانم لە ڕۆژئاوا باس لەوە دەکەن کە لە ماوەیەکی زۆر نزیکدا حوتووی داهاتوو لە دیمەشقی تر لە هۆتێلێکی زۆر بەناو دەنگ ئیتر لەوێدا ئەلمیرێ نازانم چیە بەڕاستی ناوەکەم بەبیر نایێتەوە چونکە لە ڕێگا بووم بە تەلەفۆن پێم گەیشت کە ئیتر هێزەکانی سووریا یعنی سەرکردایەتی خۆسەری و
هەسەدە لەگەڵ حکوومەتی شام بە نێوبژیوانی تۆماس باڕاک و سەرفەرماندەی سەرەکی سنتکۆم کۆدەبنەوە و لەوێدا ئیتر هەموو شتەکان یەکلایی دەکرێتەوە، هەموو بڕیارەکان یەکلایی دەکرێتەوە و ئیتر تەنانەت ئەو پۆستانەش یەکلایی دەکرێنەوە. پێشتر هێزەکانی سووریای دیموکراتی داوای سەرفەرمانداری گشتی کردبوو، بەڵام لە دوای ئەوە ئیتر لە لێدوانێکی دیکەیاندا کە ئەگەر هەڵانە بم ئەبزانام فەوزە یوسف بوو، گوتی ئەگەر سەرفەرمانداریش نەبێت جێگری سەرفەرماندار دەبێت، یعنی جێگری سەرفەرمانداری سوپای گشتی سووریا وەکو پۆستێک بدرێت بە هێزەکانی سووریای دیموکراتیک. ئیتر وا پێدەچێ هەموو شتەکان ئەمانە یەکلایی بووینەوە. تێبینیەکم لەسەر هەندێک ڕوونکردنەوە، هەندێک بیر و بۆچوونی هەندێک هاوڕێیان هەیە، هاوڕێیانی زۆر زۆر خۆشەویست و بەڕێزم هەن کە لەو بارەیەوە هەندێک بە پێچەوانە بیر دەکەنەوە، یعنی ئەڵێن تورکیا و سووریا و ئەمریکا لە واشنتۆن ڕێککەوتن و بیانوەکەشیان ئەوەیە کە بۆ مەزلوم عەبدی بەشداری نەکردیە لەو کۆبوونەوەیە. وا دیارە ئەو کۆبوونەوەی واشنتۆن کۆبوونەوە نەبووە، گفتوگۆ نەبووە، بەڵکو تەلەفۆنیان کردووە لە بۆ وەزیری دەرەوە و لە هەمان کاتدا ئەحمەد شەرع و لە دوای ئەوەدا هاکان فیدانیش چووە بۆ ئەوەی لەوێدا ئیتر ئامادە بن و لە ژوورێکدا ئەو داخوازیەی ئەمریکا جێبەجێ بکەن. ئەو داخوازیەی ئەمریکا لە بڕگەی حوتەمینی بڕیاری نەتەوە یەکگرتووەکاندا دەتوانن تەماشای بکەن. لەوێدا بڕیارێکی زۆر زۆر گرنگ هەیە، ئەڵێ ئەگەر ئەتۆ ئەو شەرتانە جێبەجێ بکەی ئەوە تۆ لە لیستی تیرۆر دەردەکەوی و ئیتر ئابلۆقەکانیش 180 ڕۆژ لەسەرت لا دەچن، دوای ئەوە ئەکرێ نوێ بکرێتەوە، ئەکرێ نوێش نەکرێتەوە و ئەگەر هاتوو جێبەجێت نەکرد ئەم جارە پێویست ناکە ئەنجومەنی ئاسایش کۆب بێتەوە، بەبێ ئەنجومەنی ئاسایش ئەکرێ موداخەلەی سەربازی بکرێ. ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە. پێشتر هەمان بڕیار لە بۆ ئەسەد ڕاگەیاندرا بوو کە باس لەوە دەکرا چەکی کیمیایی هەیە، بەڵام ئەو ئیتر دەیزانی ئەگەر ڕەت بکاتەوە هەڕەشەی سەربازی یەکسەر، ینی بە سەربازی لی ئەدەن، نەوەک هەڕەشە لی ئەدەن بەبێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی ئاسایش، یەکسەر ئیتر قبولی کرد کە ئەو جۆرە چەکانە ویانیش ئەو پیشەسازی ئەگەر هەیبێ ئەتوانێت ئیمحای بکە و دەرگای خۆی لەسەر چاودێران کردەوە و ئێستاکەش ئەو هەمان بڕیار لە بۆ ئەحمەد شەرع هاتووە. ئەمەیان لەلایەک. لە دوای ئەوە تۆماس باڕاک تەلەفۆنی لە بۆ مەزلوم عەبدی کردووە وتر ئەمەشیان لەلایەکی دیکە، بەڵام هەموو ئەمانە لەلایەکدانی بڕیارەکە کە ئەحمەد شەرع ئیمزای کردووە و تۆماس باڕاک چەندین جار لە بۆمانی ڕاگەیاندووە، میدیاکانی ئەمریکاش ڕایانگەیاندووە، بە ئاشکرا ئاڵێ دەبێ ئیدارەی نوێی سووریا لە دژی هێزەکانی سوپای پاسداران، سوپای قودس، لە دژی داعش و لە دژی ئەوان حەماس و حیزبوڵاشیان بەخۆ داوا کردووە حکوومەتی سووریا، چونکە دووڕووە وەکوتم دەیەوێت لەو ڕێگایەوە ئیسرائیل ڕازی بکەوێتە ناو ئیتفاقی ئیبراهیمی، بەڵام لە هەمان کاتدا لە ناو ئەو بڕیارەدا ئەلقاعیدە و ئیسلامیە تونندڕۆوە بیانیەکان هەن. باشە، ئەلقاعیدە و ئیسلامیە تونندڕۆ بیانیەکانی لێ دەرخەی چێ لە دەوروبەری ئەحمەد شەرع دەمینێ ئەو هەموو شەڕی بکە؟ چێ دەمینێ؟ یعنی هیچ کەس نامینێت جگە لە هێزەکانی سووریای دیموکراتیک و ئەو مەغاویرانەی تەنەف کە 4-5 هزار کەس ناوانش هێزێکی کەمن ئەمریکیەکان چەند ساڵات پەروەردەیان دەکەن، لەمە زیاتر هیچ شتێکی دیکە نادۆزینە. بۆیە بە پێی منطق، یعنی بە پێی منطق پێ ناچێ ئەمە پیلانێک بی بۆ پاکتاوکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک. بێگومان هێزەکانی سووریای دیموکراتیک لەمە بەدووە
لە ژێر چەتری حکوومەتی سووریا دەبێ بجوڵێنەوە. من بە ئارەزووی خۆم بچمە ئەوێ، بە ئارەزووی خۆ بچم دەرگا لەسەر بیری پترۆل هەڵدەمەوە و پترۆلەکە ویستم بفرۆشمە فلانی، ویستم بە فلان نرخ بیفرۆشم یان نەیفرۆشم، ئەمە نابێ بێگومان. ئەمە بێقانونیە بێ یاسایی هەر کەسێک بیکە. ئەمە دەبێت لە ژێر چاودێری دەوڵەتدا بێ، بەڵام لەناو ئەو دەوڵەتەدا بە تایبەتی جمگە سەرەکیەکانی کە سوپایە دەبێت سوپای هێزەکانی سووریای دیموکراتیک بێ. وە هاتنی هاکان فیدانیش ڕنگ بێ بە هەمان شێوە پەیوەندی بەوە هەبێ. بێگومان ئەگەر ئەتۆ لە ناکۆچیەکانی ئێستای ناو تورکیا تێنەگەی لە بینی هاکان فیدان و بنەماڵی ئەردۆغان، لە بینی هاکان فیدان و ئیبراهیم کاڵن، لە بینی باخچری و ئەردۆغان ناتوانێ ئەمانە هەمووی تێبگەیت. وە کێشەیەکی دیکەش مێدیاکان شتەکانمان پارچە پارچە پێدەن، هەر ڕۆژ پارچەیەکمان پێدەن، بەڵام ئەتۆ وەرە ئەو هەموو پارچانە کۆبکەوە مۆنتاژی بکە بیهینەوە سەریەک تەواوی تابلۆکەت بۆ دەردەچێت کە ئەمەنیا بەڵکو شتێکی جیاوازتر هەیە. ئەمڕۆکە هەرویستم ئەمەتان بۆ باز بکەم، هیوادارم بەدڵتان بێ و هیوادارم یارمەتیمان بدەن کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتان بناسیین، چونکە لە سایەی ئێوە من ئەتوانم جۆش و خڕۆش و زەوق ببینم لەوەی کە هەموو ڕۆژێ لەگەڵتان دابم. ببورن کە هەموو کاتەکان لە کاتێکی لە سەعاتێکی دیاریکراودا ناتوانم بێمە خزمەتان، ئەوەش پەیوەندی بە کاری شەخصی و کاری ناوماڵ و خێزانیەوە هەیە. من لە پەنای ئەمانە ئەو کارەش دەکەم. ئیتر هیوادارم لەو بارەیەوە زیاتر یارمەتیمان بدەن، کەناڵەکەمانە بۆ دۆست و هاوڕێیان بناسێنن و هەوڵ بدەن لەسەر سۆسیال میدیاکانتاندا لینکی کەناڵەکە شێر بکەن. سوپاس بۆ ئامادەبوونتان هەتا بەرنامەیەکی دیکە، کاتێک خۆش.